و هێزن عێراقێ بکەن. ڕۆژی دووشەممە قاسم سولەیمانی گەیشتە سلێمانی و لەگەڵ پاڤێل تاڵەبانی و ماڵباتی تاڵەبانی کۆبەوە. هەمان ڕۆژ پاڤێل تاڵەبانی و هێرۆ ئیبراهیم ئەحمەد دوو پەیامیان بەجیا بڵاو کردەوە و ڕایان گەیاند کە دەبێت لەگەڵ بەغدا لە چوارچێوەی دەستور گفتوگۆ بکەن. ڕۆژی شەممە سولەیمانی چووە سەرگۆڕی تاڵەبانی و ڕۆژی یەکشەممە دەروازە فەرمیەکانیان داخست. ڕۆژی یەکشەممە پارتی و یەکێتی لە دوکان کۆبوونەوە. هەرچەندە ڕاگەیەندراوێکی پێنجخاڵیان بڵاو کردەوە و جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆنفرانسێکی ڕۆژنامەفانیان ساز کرد و باسییان لە ڕێککەوتنی نێوانیان کرد. بەڵام بە پێی زانیاریەکانی ڕوودا و لە کۆبوونەوەکەدا یەکێتی ببوو بە دوو بەش. بەشێکیان بریتی بوون لە هێرۆ ئیبراهیم ئەحمەد، ڕەفعەت عەبدوڵڵا، پاڤێل تاڵەبانی و ئاسۆ مامەند. بەشەکەی دیکە کۆسرەت ڕەسوڵ و مەلا بەختیار و نەجمەدین کەریم. دوای ئەو کۆبوونەوەیە باڵەکەی هێرۆ ئیبراهیم ئەحمەد لەگەڵ هادی عامری کۆبوونەوە و پلانیان داناوە بۆ یەکلاییکردنەوەی کەرکووک. ئەمە بەبێ ئاگاداری کۆسرەت ڕەسوڵ کراوە. لە پلانەکەدا باسی ئەوە کراوە پێشمەرگە بکشێتەوە و ناوشاری کەرکووک لەلایەن پۆلیسەوە کۆنتڕۆڵ بکرێت. شەوی ڕابردوو کە هێزی عێراق جوڵەی کرد، نەجمەدین کەریم داوای لە خەڵک کرد چەک هەڵبگرن، بەڵام ئاسۆ مامەند بە خەڵکی گوت کۆنەبنەوە و هیچ ڕوونادات و شەڕ نابێت. هەر بۆیە کە حەشدی شەعبی هێرشی کرد تەنیا هێزەکانی کۆسرەت ڕەسوڵ شەڕیان کرد، شەهید و برینداریشیان دا. هاشم هاشمی شرۆڤەکاری ئەمنی و سیاسی و نزیک لە ناوەندی بڕیاری حکومەتی عێراق لە پەیجی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕایگەیاندووە ئەوەی لە کەرکووک ڕوودەدا بە هاوئاهەنگی نێوان پاڤێل تاڵەبانی کوڕی مامجەلال و قاسم سولەیمانی فەرماندەی سوپای قودسی ئێرانیە. هاشمی ئاماژەی بەوەش کرد کارەکە بە دیالۆگی نێوان هادی عامری و پاڤڵ تاڵەبانی و دانایی عەبادی بووە. قەیس خەزعەلی ئەمینداری گشتی عەسایب ئەحلی حەق لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی و تیتەر ڕایگەیاندووە ستایش و ڕێز بۆ هەڵوێستی ئازانەی جەنگاوەرانی پێشمەرگە ئەوانەی ڕەتیان کردەوە شەڕی برایانیان لە هێزە عێراقیەکان بکەن. گوتەبێژی فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق ئەوەی پشتڕاست کردەوە کە هێزەکانی پێشمەرگە بەبێ شەڕ کشاونەتەوە و ڕایگەیاند هیچ پێکدادانێک لە نێوان هێزەکانی عێراق و پێشمەرگە لە کەرکووک ڕووی نەداوە و کارەکە بە هاوئاهەنگی بووە. هەر بۆیە زۆر لە پێشمەرگەکان بە تووڕەیەوە جەختیان لەوە کردەوە کە ئەوان هیچ کێشەیەکیان نەبووە و شەڕیان دەکرد، بەڵام لەلایەن سەروی خۆیانەوە داوایان لێکرا پاشەکشە بکەن. ئێمە لە کاتژمێر نێزگەی دوی شەوە دەستمان بە شەڕ کرد لەگەڵ حەشدی شەعبی. ئێمە هەتاکو بەرەبەیان نێزگەی 4:30 بۆ 5 کە فیشەکشمان پێ نەبوو لە سەرگەرەکانی خۆمان بووین، دوایی لە سەروی خۆمانەوە ئەمرێک هات بە تەلەفۆنتی هەمووتان ئیستیحاب بکەنەوە. دوای ئەوەی هێزە عێراقیەکان چوونە ناو کەرکووک، هێزی پێشمەرگە جێی هێشت. عەرەب و تورکمانەکان ئاهەنگیان گێڕا و عەبادیش جێگری پارێزگار کە عەرەبە ڕایسپار ببێتە پارێزگاری شارەکە. بەرپرسە ئەنیە مەخمور گوێر دەبێژە کە ئەو پرۆپاگەندایەن کە دەبێژن مەخمور ژە ئالیە حەشتە شەعبی بە هاتیە کۆنتڕۆڵکردن نەڕاستن. بەرپرسە ئەنیە مەخمور گوێر سێروان بارزانی ژە تۆرە مەدیەی یار و دەورە ڕاگەهاند کە هێزên پێشمەرگە لە وێ ناوچایە پاشوا ڤەنەکشیانە و کۆنتڕۆڵکردنا قەزایە مەخمور ژی ژە ئالیە سوپایە عێراقی و حەشتە شەعبی وە نەڕاستە. اونها مەخمور دەستە پێشمەرگەدایە. سێروان بارزانی گوت کە ئەو چاوەڕێی فەرمانە بەرپرسên بلند دکن ئەگەر هەماهەنگی هەبە و هەماهەنگیە بکەن و ئەگەر بریارە شەرجی بێداین و ئەو شەر بکەن. نوچەکییانە ڕوودا و لە مەخمور